بەڵام بەڕێزان خوا فەرمووی عەفا و ئەصلەحا ئەو کەسەی کە لێی دەبووری بەڕاستی شایانی لێبوردن بێ شایانی لێبوردن بێ بەوەی کە بەم لێبوردنە ببێتە کەسێکی چاک نەک شوڵی لێ هەڵکێشێ نەک بەوەی کە هەر ڕۆژە پەلاماری کەسێکدا و ماڵی کەسێ بخوا هەر سوڵحی بۆ بکرێ و عەفو بکرێ ئەم زیاتر خراپ بێ ئەم زیاتر خۆی لا گەورە بێ و ستەمەکەی زیاتر کە بۆیە ئینسانەکان دوو جۆرن خەڵک لەم سەر زەوێدا پۆلێن کراوە بۆ دوو کەس کەریم لەگەڵ لەئیم ئینسانی کەریم واتە کەسی بەڕێز وەکو جەنابتان کەسی بەڕێز کەسی بە حرمەت کەسی خانەدان کەسی بەخشندە کەسێک کە تووشی هەڵە دەبێ بەڵام عیبەی پێ عیبە کەسی کەریم ئەوەیە فریشتە نییە بەخوا براویژ ئینسانە و تووشی هەڵەش دەبێ و قسەی هەڵەش لە دەمی دەرەسێ و تووشی دەمەبۆڵە و شەڕیش دەبێ بەڵام پێی دەمرێ ئەوە نە عیبەی پێ عیبە کە خەڵک ناوی ببیستێ ئەوەندە پێی عیبە بچێتە مەخفەری پۆلیس و شورتە و ئاسایش و بەردەمی حاکم عیبەی پێ عیبە دانیش بە هەڵەی خۆی دادەنێ کاتێک کەوا شتێکی لەدەست قەوما داوای لێبوردن دەکا ئەم کەسە ئەگەر بیبووری ئەجر لای خوایە چونکە خۆی بەڕێزە تووشی هەڵە بووە لە دەستی ترازاوە لە ئان و ساتێکا دەڵێ هەموو کات عەقڵ میوان نییە لای ئینسان عەقڵی لەو وەختەیە لەوێ نەبوو تووشی ئەم ڕووداوە تاڵە بوو بەرامبەرت عەفوی کەی جارشکە دووبارەی ناکاتەوە بەخۆی دادەچێتەوە هەر ئەو عەفوکردنە بۆ خۆی مردنێکە پێی ئەوەندەی ئینسانێکی بەڕێزە ئەمە بەڕاستی شایانە لێی ببووری دووەمیان ئینسانی لەئیم ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان یەک بە یەک دوو لێیەوە ئینسانی لەئیم واتە ئینسانێکە ناکەس بەچەیە ئینسانێکە وەکو بڵقی سەر ئاو وایە هیچە و پوچە ئەها کەفی سەر دەریاتان بینیوە دنیایەک داگیر دەکا ئەگەر هەیە هیچە هەر هیچ نییە ئەگەر بوشە پوچە ناوەی بڵقە هیچ نییە هەر ئاکەی یەک دەرزی لە دێ فش دەبێتەوە یەک فویلەکەی دبادەیبە ئینسانێکە خۆی زۆر بە گەورە دەزانێ زۆر خۆی لا گەورەیە ئاژاوە فیتنە دەنێتەوە دوای دەستی 100 کەس ماچ دەکا لەوێ عەفوی دەکەی بەیانی دیسان دەرز زۆر ناگرێ عیبەی پێ عیب نییە 100 جار لە شورتەدا مەلەفی بۆ کراوەتەوە 100 جار حاکم و ئەدادگای بینیوە چەند جار سجن کراو هاتۆتە دەرەوە هەر چەک وەشانەکەی جارانە ئەم ئینسانە شایان نییە لێی ببووری بەڵام دەستی خۆتی لێ پیس مەکە بەڵام دەمی خۆتی لێ پیس مەکە لە ڕێی یاساوە لە ڕێی قانونەوە تا بۆت دەکرێ کاری خۆتی لەگەڵا بکات چونکە ئەمە شوڵی لێ هەڵدەکێشێ ئەمە لەئیمە ئەمە کەریم نییە ئەگەر قانونیش هیچی بۆ نەکرا بیسپێرە بەخوا بڵێ یا ڕەبی خوا لە شەڕی ئەم پیسە لام دەی بڵێ من گەرنە دازاناکەم و لێن نابورم دەمە دەست خوا دڵنیا بەخوا تۆڵە لێ دەکاتەوە بەڵام هیچ کات بە عەشایری و بە تۆڵەی شەخسی خۆت مەخە ئاستی ئەوەوە خوای پەروەردگار جا دڵێ متەنەبی شاعیر قسەیەکی زۆر جوانی هەیە متەنەبی هەرچەند شاعیرێک بووە کە لە ئیسلامیش دوور بووە بەڵام شعرەکانی شتی جوانیان تێدایە دەڵێ ئیذا ئەنتە ئەکرەمتە الکەریمە مەلەکتەهو ئیذا ئەنتە ئەکرەمتە الکەریمە مەلەکتەهو وئین ئەنتە ئەکرەمتە اللەئیمە تەمەڕەدا ئینسانی بەڕێز ئەگەر ڕێزت لێگرت ئەیکەی بە عەبدی خۆت ئینسانی بە حرمەت ڕێزی لێ بگرە وەکو عەبد و بەندەی تۆی لێ دێ چونکە خۆی بەڕێزە ئینسانی لەئیم و ناکەس بەچە ڕێزی لێ بگری بەسەر تازاڵ دەبێ و ئەزانێ لێ ئەترسی تۆ ڕێزی لێ دەگری تۆ خۆت بە ڕێزی ئەو وا ئەزانێ حیسابێکی تایبەتیت بۆ کردو لێ ئەترسی بەسەر تازاڵ دەبێ بۆیە ئەگەر ئینسانی کەریم هەڵەی بەرامبەر کردی با کەسایەتی نەشکە با هەر بە کەریمی بمێنێتەوە لەو هەڵەی ببوورە و پاداشتی خۆت لە ئەڵڵا وەرگرە